گۆش گردێ خوانەوە تا بەزمێوە عادڵ هۆرامین یاگە هەڵیەکیش پڕ کردێ قەڵای سنگ بارانی غەم چێشش داپۆ دمارە کۆڵی داپۆ نا عەزیزە کە مەسەین عادڵ هۆرامی وێش داپۆ قەڵای سنگ بارانی غەم چێشش داپۆ سوورپیازی داپۆ نه عەزیزە کە مەسن ڕووجانەوەری وێڵ کەرە باوە ڕوویچمان نەشۆ کردێش خاترۆ خوای کاکەی بەزمەتا چەنی نەژنیان وەڵاگر کە زانۆش فرە ڕاحەتە نەچێشان اینە کتێب و جانەوەرە خەتەرەکان کە یۆی گەزە چنگنی زەردەواڵێ کڵەکۆرێ بیلەکەڕێ هەزارپا گۆرەکێ ئەسن لازم نییە پیچێوا شمەکردێ ڕاهنماییە تاکەر و مەسەلەن شمە یانە نەگەرە کتاب و ڕاحەت نیش دێرە چێش کردێ وەڵش پان فرە ڕاحەت تاکردێش خاترۆ خڵای پانتۆڵەکام وەژوو ئەی پووکاڵاوەڵ بێرێ یانێ تۆ یانۆ خەڵکی چەنە پانتۆڵەکاڵە وەژی